لە ڕووی پاسپۆرتەوە ئێمە دەتوانین ڕۆژانە پێشوازی لە 30,000 هەتا 50,000 نەفەر بکەن کە بەبێ کێشە داخلی هەرێمی کوردستان بەبێ گیرۆبوون و قەرەباڵە. لەمڕۆوە هاتنی زیارەتکارانی شیعە بۆ هەرێمی کوردستان و لێشەوە بۆ کەربەلا و نەجەف دەستی پێکردووە. ئەمڕۆ یەکەم وەجبەی هاتنی زیارەتکاران گەیشتووە بە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران هەرچەندە ئەمڕۆ زیارەتکارێکی کەم هاتووە، بەڵام چاوەڕێیەکرێت لە هەفتەی داهاتوو ژمارەی هاتنی زیارەتکاران ڕوو لە زیاتر بکە. لێرە تەواوی ئامادەکاریەکان کراوە لە دەواازەکە، شوێنی پشودان بۆ زیارەتکاران ئامادەکراوە و فێنکەرەوە و ئاوی خواردنەوە و تاوای پێداویستەکانیان بۆ دابینکراوە. تیمەکانی تەندروستی، تیمەکانی وەزارەتی ناوخۆ لێرن بۆ ئاسانکاریکردن بۆ هاتنی زیارەتکاران. من زانیاری زیاتر لە کاک مەسعود باتێلی بەڕێوەبەری دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران و سەرپەرشتیاری لیژنەی ئامادەکاری هاتنی زیارەتکاران وەرەگرین. کاک مەسعود سڵاوتان لێبێ. چ ئامادەکاریەکتان کردووە بۆ هاتنی زیارەتکاران تا چەند ئامادەن بۆ پێشوازیکردن لە زیارەت؟ بەڵێ، خۆتان دەزاننەوە ساڵی چارەمە حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندی کردووە کە زیارەتکارەکانی ئێرانی و ئەجانب بە ڕێگاکانی دەواازەکانی هەرێمی کوردستانەوە داخلی هەرێمی کوردستانە بوون و بەرەو نەجەف و کەربەلا بچن بۆ بەجێگەاندنی مەراسمی چلەی ئیمام حوسێن و ئەمە بەسەر لیژنێکی باڵا پێکهێنراوە. ئەم لیژنە لە هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان تێدا ئەندامن، وەکو گواستنەوە و تەندروستی و ناوخۆ و شارەوانی و مالیە هەموو لایانی پەیوەندیدار تێدا ئەندامن و ئەمە بەستە ئێمە وەکو لیژنەی باڵا چوار وێزگەی سەرەکیماندانەوە دەواازەی حاجۆمەران، وێزگەی کانی مارن لە ئیدارەی سەربەخۆسەران، پێشانگای نێودەوڵەتی هەولێر لەگەڵ بازگەی شێراوە خاڵی کۆتایی هەرێمی کوردستان کە دەچنە دەرەوە. لەم چوار وێزەکە هەموو تیمەکان، بنکەکان و لیژنەکانی پەیوەست بە وەزارەتە پەیوەندیدارەکان تێدا جێگیر کراون، هەر یەکێک بە پێی تایبەتمەندی خۆیان خزمەتگوزاری پێشکەش دەکەن. لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران ئێمە سێ چوار ڕێکار ئەنجام دەدەن، لەبەر ئەوە دەستپێکی دخولی زیارەتکارەکانە لە دوای بەجێگەاندنی ڕێکارە ئەمنیەکانیان دەچن بۆ بابەتی دخولی پاسپۆرتیان. بۆ ئەمە بەسە وەزارەتی ناوخۆ کۆمەڵک ئاسانکاری تێدا کردووە، ستافی بنکەی پاسپۆرتیان زۆر زیاد کردووە و ئێمە 57 گەیت 57 کۆمپیوتەرمان داناوە، 15 دانە لە ناو دوو هۆڵدانە، 42 دانەش لە ناو ساحەکەمان داناوە لەگەڵ کابینە و لەگەڵ ستافەکانیان. یعنی واتە دەتوانین 57 نەفەر 57 دیارکە لە یەک کادا دخولیان بۆ بکەن. لە ڕووی پاسپۆرتەوە ئێمە دەتوانین ڕۆژانە پێشوازی لە 30,000 هەتا 50,000 نەفەر بکەن کە بەبێ کێشە داخلی هەرێمی کوردستان بەبێ گیرۆبوون و قەرەباڵە. لە دوای تەوابوونی پاسپۆرت ئێمە شوێنی خزمەتگوزاری، شوێنی پێشوازیکردنمان داناوە لە هەر چوار وێستگەکان. زۆر بە خوشحاڵی و زۆر بە سوپاسیەوە دەستگای خێرخوازی بارزانی ئەوە 4 ساڵە لەگەڵ ئێمەدایە بە شەو ڕۆژ بە شێوەی 24 کات ژمێری هەموو ستاف و کارگوزار و کارمەندەکانیان جێگیر کراون. هەموو خزمەتگوزاریەکانی پەیوەست بە پرۆسەی هاتوون و چوونی زیارەتکارەکان ئەوان لە سویان گرتووە، ئەرکی ئێمە حکوومەتیان سوک کردووە، چ لە ڕووی خواردن بێت، لە ڕووی ئاو بێت، لە ڕووی شەربەتەوە بێتن، لە ڕووی چا بێتن، لە ڕووی شوێنی حەوانەوەیان بێت، پێداویستەکانی شوێنی حەوانە وەکو بڵێن مۆکێت بێتن، بالیف بێت، بەتانی بێت، کورسی بێت، ئاو دەستەکان بێتن، لە حتا لە ڕووی داو دەرمانیشە حازریان کردووە. جگەلەوە پاکیژیان هەیە کە کۆستەرەکان زیارەتکارەکان دەگوازنە هەولێریان هەولێر دەبن، لەوێش پاکیژیان هەیە، شەربەتە، ئاوە، پسکیتە، کێکە لە ناو سیارە بۆیان دابین دەکەن بۆ ئەوە بتوانن لە ڕێگاشدا سوودیان لێوەربگیرێتن. لە دوای تەوابوونی خزمەتگوزاریەکان و کاتی پشودانیان جانی و ساعتەکە پرۆسەی گواستنەوە دەست پێ دەکاتن. پرۆسەی گواستنەوە دوو قۆناغە، قۆناغ یەکەم لە حاجۆمەران بۆ هەولێرە نزیکەی 170 کیلومترە. ئەمە بە سەرپەرشتی گواستنەوەی ئیدارەی سەربەخۆی سۆرانە، ئەوان سەرپەرشتی ڕاستەخۆ لەسەر دەکەن. 1500 پاس دیاری کراون بۆ گواستنەوە بۆ هەولێر، لە هەولێریش 1800 پاس دیاری کراوە بۆ ئەوەی بگوازێنەوە بۆ کەربەلا. ئێمە تیمی فڕۆکەوانیشمان داناوە، تیمە فڕۆکەوانی هاتوچوو ئامادە باشیدا لە هەر شوێنێک کە خوا نەخواستە شتێک ڕوو بدات ئەوان یەکسەر تەداخلی تێدا بکەن. کەواتە دەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو وەزارەتەکانەوە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزان هەرچی پێویستە بۆ ئەم پرۆسەیە بکرێتن بۆ ئەوەی زیارەتکارەکان بە ئاسوودەیی بتوانن بێن و بچن بەبێ گرفت
ئێمە جێبەجێمان کردووە. باشەکەمەسو تەنها وڵامیەوەمان بدەیتەوە لە دەواازەکە بڵێم ئامادەکاریتان کردو خود ئەتوانن پێشوازی لە چەند زیارەت کار بکەن لە کۆی پرۆسەکە کە بچن بۆ نزیکەکە. ئەو ئامادەکاریەکانی نەک لە دەواازە لە هەموو وێستگەکانمان کردو بە کۆی گشتی دەتوانن بنم لە ناو هەرێمی کوردستاندا ئێمە دەتوانین پێشوازی لەم پرۆسێ لەو ماوەیە کە دێنە دەشت پێشوازی هەتا 300,000 هەتا 500,000 پێشوازی لێ.